هەڵبەتە ئەمڕۆ هاتووەتە خزمەت جەنابی دکتۆر دلێرشینە هەمووتانی ناسن غەنیین عن التعریف دکتۆر جان لە مەراسیمی دیداری دۆمی مامۆستا شەماڵ موفتی ڕەحمەتی یەکێک لەو وەڕێزانێکەوە دەرەبێ ڕێزوێنانی بۆ کرا بە جەنابتان بەڵام ڕۆژانی پێشەمەند کە ڕۆژی مەراسیمەکە بۆ پانێڵەکە بوو دکتۆر لێرە بێ بەرامبەر نەخۆشەبینێ کە نەیتوانی بێتە سلێمانی بەڵام ئێمە هێناوە خزمەتی جەنابێت هەڵبەتە کتێب و گۆڤار و درەبێکە بۆ جەنابتان خوا جەنابتان سەلامەت کامە یەکێک لەو کتێبە چاپکراوانە دکتۆر گیان بە مساعدە شەخسواری ئامادەی کردوێتەوە ئەم گۆڤاری پێیانی ڕاستی کە هەر لە مەراسیمەکە هەبوو بابەتێکی جەنابیشتانی تایە ئەمەش دەبی تایبەت و ڕێزێنانە بۆ بەڕێزان جەنابتان شایانی زۆر زیاترن خوابتان پارێزێ و نمونەی مهرەبانیش هەمیشە زۆر بێ سەلامەت بی دکتۆر سپاس لەگەڵ عەزیز دوبارە پێدۆز سپاس عەزیز ڕێزداری ماتۆر خۆش بینیات ڕێزداری ئینشاءالله عاقبەتمان خێر بێت ڕێزداری بەشەری چەند دڵخۆشکەرە ئەگەر ڕێزداری خوای گەورە دەبی چەند بی کاتێک کە فردۆسمان بەرسی ئامین یا ڕەبی خوا بە نەسیبمان بکات بەشمان نەکاتی یا ڕەبی سەلامەت بی عەزیز